کارێکخراوی گەشەپێدانی مەدەنیەتی CDO وەرکشۆپی شانۆی راگوزەر یاخود ئەمپڕۆیان ئەنجام داوە کە لە نێو وەرکشۆپەکە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی پراکتیکی باسی شانۆی راگوزەر کراوە بۆیە میوانی ئەم ئێوارەیەمان ڕاهێنەر و هەروەها شانۆکارە باسێکی تەواوی شانۆی راگوزەرمان بۆ کات و شێوازی بنیاددان و دروستکردنی چیرۆک بە شێوازی پراکتیکی و بە شێوازی راگوزەر بە شانۆی راگوزەر بۆمان باسەکان میوانەکەیم ئێوارەیەمان کاکارۆخ ئەحمەدا کە بە ڕێزیان شانۆکار و ڕاهێنەرن. کاکارۆخ بەخێربێن بۆ ستودیۆی کورسات مەگەزین. زۆر سپاس بۆ تۆ کام ئێوارەیە لەگەڵمانە بوویت. زۆر سپاس خات و سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس بۆ تۆش. کاکارۆخ سەرەتا لەوە دەست پێکەم ئەمڕۆ لە فستیڤاڵی شانۆی شەقام بووی لە شاری کەرکووک. سەرەتا باسێکی فستیڤاڵەکەمان بکەوە بزانین چۆن بەڕێوە هاتوو بۆ چۆن چی بوو لەسەر ئەم جۆرە فستیڤاڵانە کە ئەنجامەدرێن. زۆر سپاس. ڕاستی فستیڤاڵەکە بەڕای من هەڵبەت من بەشێکی لە فستیڤاڵەکە مامەوە تا کۆتایی لە فستیڤاڵەکە نەبووم، بەڵام ئەوەندەی کە من لەوێ بووم نمایشە شانۆیەکانم بینی هەندێک کار و نمایشی شانۆی زۆ باشی تیا بوو. هەرەوەنی کە فستیڤاڵێکی شانۆی بەو جۆرە کە 3 ڕۆژ بەردەوامی هەیە ڕێگەخرێەوە لەو شارەیە شانۆ پێشکەشەکرێەوە جێگەی دڵخۆشی و دەستخۆشیە کە لە شارە جیاوازەکان و وڵاتە جیاوازەکانی دراوسیەوە هاتبوون بۆ ئەم فستیڤاڵە. ئەوە جێگەی دڵخۆشی و دەستخۆشیە کە لە شارێکی وەکو کەرکووک نمایشی شانۆی سەرشەقام بەڕێوە چێخ و بۆنی وەکو چۆن لە شاری مەریوان فستیڤاڵی شانۆی سەرشەقاممانەوە شانۆی سەرشەقام و کەرکووکیش بەو شێوەیە بە شانۆی سەرشەقام بەناسرێتەوە. وە لە بێریشی نەکەین شانۆی شەقام لە شاری کەرکووک بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورساتە بۆ چونتان چیە لەسەر چالاکیەکانی ئەم ساڵی کورسات چالاکی زۆرمان هەبووە و بە تایبەتیش لە هەموو بوارە جیاوازەکانە هەبوو، بەڵام ئەم جاریان لە بواری شانۆی هەبوو. بۆ چۆن چی لەسەر ئەمە؟ سپاس. وەڵا بەڕای من ئەوە پرۆژێکی زۆر باشە کە دەستگای میدیای کورسات سپۆنسەری یا با بڵێن پشتگیری کارە شانۆیەکانەکە و پرۆژە کولتوری هونەرەکانەکە و ئەوە هەنگاوێکی گرنگە بۆی پرۆژەی کولتوری هونەری لەم شارەوە تا لەم دەڤەرەیە بمێنێتەوە. دەستان خۆش بێت. ئەنجا بابینە سەر وەرکشۆپەکە. مامۆستا کارۆخ، شانۆی راگوزەر چییە؟ بۆمان پێناسە بکەیت. شانۆی راگوزەر بە بەراورد بەو شانۆ کلاسیکانی کە ئێمە ناسین. شانۆی کلاسیکی مەبەستم شانۆیەکە کە دەقی نووسەر بوونی هەیە، کە تێکستی ئامادەکراوی دەرهێنەر بوونی هەیە، کە ستافێکی گەورە لە پشتیەوەیەتی و دراماتۆگی هەیە، زۆرجار کاسی موزیکی لەگەڵایە. ئەم جۆرە لە ستاف یان جۆرە لە ئیشکردن بوونی نییە، بە تەنها ئەکتەرت هەیە، ئەویش پێوتری ئەکتەری ئامادە و لەگەڵ بینەرەوە. تە بینەرێکی چالاکە لە نێو شانۆی راگوزەریە. تۆ هیچ شتێکی ئامادەکراوی پێشوەختت نییە، ئەکتەرەکانش نە سەر شانۆ و فکر و پێشنیارەکانی بینەر وەرەگرن و لەو ساتەدا لەو کاتەدا دەیکەنە دیمەنێکی شانۆی. هەر لەبەرەوەشە کە پێڵەن شانۆی راگوزەر واتە دیمەنێک ڕوئەیە دروستە بێ و کۆتاییە. مامۆستا کارۆخ، هەموو شانۆکارێک ئەتوانێت بەشداری شانۆی راگوزەر کەواتە ئەتوانێت لە شانۆی راگوزەر ئەنواندن بکات؟ بەڵێ، هەموو شانۆکارێک ئەتوانێت لە بەشداری شانۆی راگوزەر بکە. هەتا شانۆی راگوزەر بڵ وڵاتەکانی دنیا بە تایبەت وەکو میتۆد بەکارهێنێ بۆ پەروەردەکردنی ئەکتەر لە زۆربەی زانکۆکانی دنیاە، زۆربەی ئەو دەستگا و ڕێکخراوانەی کە کار لەسەر پەروەردەکردنی ئەکتەرەکەن میتۆدەکانی شانۆی راگوزەری بەکارهێنن بۆ پەروەردەکردنی ئەکتەر، هەم لە ڕووی دەنگ و جەستە و هەموو کەرەستانەی کە ئەکتەرێکی شانۆی پێویستێتی. بەڵام لە وەرکشۆپەکەی ئێوەیە هەندێک لە بەشداربووانی نێو وەرکشۆپەکەت ئەوەی کە ئێمە زانیاریمان هەبێ بەشێکیان شانۆکار نەبوون، تەنها کەسانی ئاساییون هاتبوون بەشداری نێو وەرکشۆپەکەیان کردبوو. چۆن بۆ ئەو کەسانە بەشداریان کردبوو؟ ئامانجێ و کەسانە چییە لە بەشداریکردنی وەرکشۆپێکی لەو شێوەیە کە پەیوەندی بە شانۆ هەیە؟ پرسیارێکی دروستە و زۆر جار ئێمە بەڕۆڕی و پرسیارا بینەوە. ڕاستە شانۆی راگوزەری ئامانجی ئیشکردنی ئێمە بریتێلەوەی کە ئەکتەر پەروەردەکەن بە شێوەیەکی تەندروست بە پێی میتۆدەکانی شانۆی راگوزەری. بەڵام شانۆی راگوزەری ئەمڕۆ لە تەواوی دنیای تەنها ئەوە نییە بڵێ ئێوارەیەکی شانۆی یا تەنها ئەکتەر پەروەردەکەی بۆ نمایشێکی شانۆی، بەڵکو زۆربەی میتۆدێکە کە ئەتوانی لە زۆربەی بوارەکانی کۆمەلگای بەکاری بێنی بە تایبەت لە بواری پەروەردە و فێرکاریە. لەبەرەوەی لە شانۆی راگوزەریە ئێمە چیەکەین؟ ئێمە کەشێکی پڕ بڕوا دروستەکەین. ئێمە هەوڵێن لە یەک ئاستی چاوە کەشێک کە پڕ بێ لە ڕێز و خۆشەویستی و لە یەک کاتە تۆ نواندنەکەی، واتە ڕۆلی نواندنە گێڕی، لە یەک کاتیشە ئەبیتە بینەر و بە بەردەوامی یاری بەم ڕۆڵانە ئەکەی بۆی هەم لە بینەر تێبگەی لە دنیا بینیەوە کە چۆن شتەکانە بینیەوە، هەم لە ئەکتەریش تێبگەی کە چۆن ڕۆڵەکە گیرێەوە. ئەو پردی پەیوەندیە، ئەو ئاڵوگۆڕە بە بەردەوامی واکە کە تۆ لە ژیانی ڕۆژانی خۆشتا بەکاری بێنی وەکو میتۆد، چۆن بڕوای کەسی بەرامبەر بەکارێنم، چۆن ئەو کەشە لە یەک ئاستی چاوە دروستەکەم لەگەڵ ئەو فێرخوازانیان و کەسانی کە من کاریان لەگەڵەکەمەوە. یشێکی گەورە تیمۆکە باڵین کاری
گروپیە و ئەمەش لە زۆربەی شەریکاتەکانی دنیاە با بڵێن لە کۆمپانیا گەورەکانی دنیا میتۆدەکانیان بەکارێنن. کەواتە کاکارۆخ بۆ هەموو تاکێک پێویستە کە بەشداری ئەم جۆرە وەرکشۆپانم کە تەنانەت بۆ منیش کە ڕاگەیان کارم بۆ منیش گرنگیەکی زۆری هەیە بۆی بڕوا بەخۆبوونم کاتێکە لەسەر شاشە دەرەکەوم بڕوا بەخۆبوونم زۆر بکەواتە توانین بڵێن شانۆی ڕاگوزەر بۆ هەر تاکێکی کۆمەڵگە بۆ دروستکردنی بڕوا بەخۆبوون گرنگیەکی زۆری هەیە بە دڵنیاییەوە ئەوە شتێکە کە تایبەت لەو بوارەیە کارەکەین کە چۆن بتوانی بە بڕوا بەخۆی زیاترەوە تۆ لە هەر بوارێکە کارەکەی بتوانی بەڕوڕی ئەو شتانە بیتوە لەگەڵ ئەو شتانە مامەڵە بکەی کە تۆ لەگەڵ ژیانی ڕۆژانەیە سەر و کار لەگەڵ هەیە. کەواتە باست لەوە کرد کە لە بوارە جیاوازەکانە پێویستمان بە شانۆی گوزەرە. بیرتان لەوە نەکردوتەوە کە شانۆی ڕاگوزەر بۆ بەشە جیاوازەکانی دیکەش ئەم وەرکشۆپانە ئەنجام بدەن کە شانۆی ڕاگوزەری تیابێت. ئەوەی کە جێگەی دڵخۆشیە کە ئەو بەشداربوانەی کە لە وەرکشۆپەکانی ئێمەیە بەشدارن کەسانێکن کە وەکو خۆت ئاماژەت پێدا هەمان شانۆکار نین لە بوارە جیاواز ئێمە مەسای زانکۆمان لەگەڵایە کەسمان لەگەڵایە لە بواری میدیا کارەکە کەسمان لەگەڵایە لە بوارە جیاوازەکانی کۆمەلگایە کارەکەن و ئامانجەکەشەوەی کە ئێمە چۆن بتوانین ئەم میتۆدە لە بوارە جیاوازەکانی کۆمەلگایە جێبخەین و بەکاری بێنن بۆ ئەوەی ئەو کەشە ئەو بڕوا بەخۆیی کە جەنابەت باسێکی و ئەو کەشە پڕ لە ڕێز و خۆشەویستی دروستکەین کە چۆن بتوانین میتۆدەکانی شانۆی ڕاگوزەری ببێتە جێی جۆرێک لە میتۆد وەک هەموو میتۆدەکانی تر مەسەیەکێک لە شتە گەورەکانی دنیا کە شانۆی ڕاگوزەری کاری لەسەرەکە مۆزوعی بابەتی کۆمونیکیشنە چۆن ئەم میتۆدانە لە بواری کۆمونیکیشنە بەکارێنی بۆیە ئەوەی جێی دڵخۆشیەوەیە کە هەمووانی کە لە ناو وەرکشۆپەکەدا بەشدارن کەسانێکن کە لە بوارە جیاوازەکانە کارەکەن و ئەم میتۆدانە ئەبن لە ژیانی ڕۆژانی خۆیانە بەکارێن. ئەنجامی ئەم وەرکشۆپەتان پێگەشتۆتەوە کەسانی کە لە بوارە جیاوازەکانە بەشداری نێو وەرکشۆپەکەیان کردووە چ سوودێکیان لە ئەم وەرکشۆپە بینی و هیچ ئەنجامێکتان پێگەشتۆتەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەی کە زۆر جار باسی ئەەکەین یا لە وەرکشۆپەکانە ئەنجامەکانی باسەکەنەوە یەکێک لەو شتانی کە شانۆی ڕاگوزەریە با بڵێن ئیمپرۆ فێرتەکاوێک کە ئەو ئیگۆیە ئەو خۆپەرستی کە خۆ دەتە بیخێتە ئەولاوە لە بەرەوەی پاڵەوان نییە لە شانۆی ڕاگوزەریە و کەسێک نییە بڵێ ئەم ئێوارەیە یا لە ئێوارێکی شانۆی یا لە پرۆژێکی شانۆیە کەسێک پاڵەوانە ئەوانی تر کۆمبارسن بە دوایە و ئەم شتە بوونی نییە مەسەن فێریەوەتەکە کە چۆن مەسەوانی کە باسیەکەن چۆن ئەو خۆپەرستیە باڵین ئەو ئیگۆیسیە بخەیتە لاوە چۆن بتوانیت بە ڕۆحیەتی کراوەوە بەڕووی کێشەکان بیتەوە و چۆن لەگەڵ کێشەکانە بۆ ڕۆحیەتەوە مامەڵە بکەیت چکە شتێک لەو شتانی کە لە شانۆی ئیمپرۆیە کاری لەسەرەکەین حەفەویەتە یا با بڵێن شپۆنتانیت ئەوەی کە شتێکە سپۆنتانە لەو کاتەیەتەوە بێ بڕیاربەی و مامەڵە بکەیت. ئەنجامی ئەو وەرکشۆپەی کە ئێستا ئەنجامتانیاوە لە کۆتاییەکەیە چی ئەتوانین بە شێوەیەکی شانۆی ببینین؟ ڕاستی لە ئێستاە نا بەڵام خەریکی زەمینە خۆشکردن یان زەمینە سازین بۆ ئەوەی کە بتوانین لە ماوەیەکی نزیکە نمایشی شانۆی ڕاگوزەری لە شاری سلێمانی خۆشەویست بکەین و ئێمە بڕیارە لەم یەک دوو هەفتەیە جارێکی تر لەگەڵم گروپەیە کۆبینەوە بزانین ئەگەین بەکوێوە چێکین و خەونەکەشمان و ئامانجەکەشمان لە ڕاستیەوەیە کە بتوانین هەم گروپێکمان لێرە بێ و هەمیش نمایشی شانۆی ڕاگوزەری بکەین. باسی گروپێک کرد لە دەرەوەی کوردستان گروپێکتان هەبوو گروپێکی شانۆیتان هەبوو ئەی باشە بیرتان لەوە نەکردوێتەوە لە کوردستانیش هەمان گروپ دروست بکەنەوە درێژە بەکار و چاڵکیەکانی خۆتان بدەن و شانۆی ڕاگوزەر لە هەموو کوردستانە نمایش بکەن. بەدڵنیاییەوە بەڵام وەکو لە تاوای دنیاە مەسەن گروپی شانۆی ڕاگوزەری زۆر مەسەن لە ئەڵمانیا نزیکەی 450 گروپی شانۆی بەس ئیمپرۆ هەیە بەس بە شانۆی ڕاگوزەریەکەن نمایشی شانۆی ئیمپرۆکەن بۆیە لە کوردستانیش بەدڵنیایەوە بیرمان لەوە کردوێتەوە کە گروپێک لێرە دروستکەن و بتوانین کە نمایشی شانۆی ڕاگوزەری بکەین بەڵام لەژێر ئەو ناوە وەکو گروپی سکێچوانە پێم وانە لە ڕاستیە. کەواتە ئەتوانین بڵێن ئامانجی داهاتووتری کە کارۆخ چێوێت لە شانۆی ڕاگوزەرە لە بواری شانۆیە بەگشتی ئامانجەکەوەیە کە وەرکشۆپەکانمان بەردەوامە بێ هەم بە شێوەی ڕاستەوخۆ بە شێوەی لایڤ هەمش بە شێوەی ئۆنلاین لەبەر ئێمە وەرکشۆپیشمان هەبوو بە شێوەی ئۆنلاین کە بۆ 3 مانگ بۆ 4 مانگ فەرخوازانیان بەشدار بوون لە وەرکشۆپەکانمانە بەشدار بوون و هەوڵەیەین لەو ڕێگەیە بتوانین گروپێکی شانۆی دروستکەین و نمایشی شانۆی ڕاگوزەری بکەین. ڕاستی وعدی زۆر گەورە نایەم لەبەری نامەوێت کە ئابێ سیر بکەین چونکە پێم وایە زەمینە سازکردن بۆ نمایشی شانۆی ڕاگوزەری بەقەت نمایشەکە گرنگە بۆیە هەوڵین لە ئێستا ئەو زەمینە سازکەین و بزانین ئەگەین بەکوێ. کاکارۆخ ئاماژە بۆ کردکە بە شێوەی ئۆنلاین ئەم جاران وەرکشۆپتانە بێ و کەسانی کە بەشداری نێو وەرکشۆپەکەکەن بە شێوە ئۆنلاینەکە مەرجەکانتان چییە ئەو کەسانی کە ئەتوان بەشداری بکەنە بێ چێ بن؟ مەرجەکان تەنها یەک مەرجمانە ئەویشەوە چێژی نواندنەبێ
باشە تو ئەمە بەشەی پراکتیکیش بەشەی پراکتیکی بەشدارینێ و وەرکشۆپەکەکان چۆن نتوان بەشێکی ئۆنلاین بە پراکتیکی بەشدارینێ وەرکشۆپەکە بڵێ ڕاستی پرسیارێکی زۆر دروست ئێمە سەردەمی کۆڕۆنا کە کاتێک کۆڕۆنا بوو ئەو کاتێک لەگەڵ گروپی سکێچ بووم بیرمان لەوە کردەوە کە دوو ڕێگامە لە بەردەما بوو یاوێ واست لە گروپەکەیەنین و ئیتر تا هەموو ئەوی کە دنیا ئارامە بێتەوە یاوێ بەردەوام ببین بە شێوەی ئۆنلاین تاقیمان کردەوە بەڵام ڕاستە کە تۆ تەواوی جەستە زۆر جار دەتوانیت تۆ کامێرەکەت بێنی لە دوورەوە لە ژوورەکەی خۆتا لەو شوێنی کە تیای نمایشکەیەوە لەگەڵ هاوڕەکانی ترتا لە پرۆڤەیابی لەبەروی کاری گروپیەوە توانی ڕاهێنانەکان بە شێوەیەک وا دابەشکەی کاریەکەی لە شوێنی خۆیەوە بەیەکەوە بەکو گروپ ڕاهێنانەکان بکەن و ئێمە بە بڕای من نەتیجەیەکی با بڵێن ئەنجامێکی زۆر باشمان هەبوو لە وەڕشۆپ ئۆنلاینەکانمانە. وتت بینەریش بەشدارە بێت لە شانۆی ڕاگوزەرە تاوەکو ئێستا هەبە بینەرەکە زیاتر لە شانۆکارەکە لە شانۆی ڕاگوزەرە بمێنێتەوە کەمتر لە ڕاستە بینەرێکی چالاکە هەمیشە لە شانۆی ڕاگوزەرە ئێمە پێشکەشکارێکمانەیە پێشکەشکارەکە پردی پەیوەندیە لە نێوان بینەرەکان و ئەکتەرەکانە و ئەو فکر و پێشنیارانی کە بینەرەکانەتی ئێگەێنێ بە ئەکتەرەکان بۆیە زۆر جار ڕەتی بەو یاریە یا بەو فۆرمەوە هەیە کە ئێمە لە شانۆی ڕاگوزەریە بەکارێن هەڵبەت شانۆی ڕاگوزەری فۆرمی زۆرە مەسەڵەن فۆرمی کورتمانەیە فۆرمی درێژمانەیە ئەو فکر و پێشنیارانە ئەهێنێتە سەر با بڵین پێشکەشکارەکە یا بە ئەکتەرەکان و زۆر جار ئێمە داوا لە بینەری شەکەین کە لەگەڵمانە بێتە سەر تەختەی شانۆوە تێکەڵبوونێک لەگەڵ تێکەڵبوونێک تقریباً دروستکە بەڵام بە شێوەیەکی گشتی بینەر بە بەردەوامی چالاکە بینەر بە بەردەوامی پێتەڵێ دیمەنەکە لەکوایە ئەکتەرەکە چ ناوێکی هەیە شوێنەکە کوێیە دیمەنەکە لەکوێیە گوزەرە چیرۆک چۆن نەچێتە پێشەوە ئیتر چونکە تو ئەکتەری ئامادەتێ ئەکتەرێکە کە خەیاڵ و جەستە و فەنتازی پەروەردەکراوە و فکرە و پێشنیارەکانی بینەر وەرەگرێ و ئەو دوانە تێکەڵاوەکە و ئەبنە دیمەنێکە بنە دیمەنێکی شانۆیی بۆیە بینەرێکی پاسیف نییە بینەرە نییە لە ناو نمایشەکە دانیشێ و نمایشێکی شانۆیی ببینێ بڕاتە دەرەوە بەڵکو بەردەوامی چالاکە بەردەوامی فکرەکانی خۆیان بە ئەکتەر و ئەکتەری کاتە دیمەنێکی شانۆیی کاکەڕۆخ با بەراوردکاریەک دروست بکەین لە نێوان شانۆیەکی ئاسایی کە بینەری شانۆیەکی ئاساییە بین هەروەها لەگەڵ شانۆیەکی ڕاگوزەرە هەستەکەی بینەر زیاتر چێژ لە کامیانە بینێت ئایا شانۆیەکی ئاسایی یاخود شانۆیەکی ڕاگوزەر وەڵاهی ڕاستی پرسیارێکی زۆر دروستە بەڵام پێما هەردووکی لەبەرەوەی من خۆم وەکو شانۆکاریش هەم وەکو بینەرش کاتێک کە بڕیارێم بچم بۆ نمایشێکی شانۆیی چێژ لە هەردووکیانە بینم چکە دەقی ئامادەکراو یا با بڵێن نمایشی شانۆیش ئەوانە پامی تایبەتی خۆیانیانەیە و ئیشی زۆر جوانەیە و شانۆی ڕاگوزەری شانۆیەکە کە زۆر چێژ بەخشە و دیمەنەکانی زۆر جار ئەکرێ وا بخوازێت کە تەواو کۆمیدی بن و دیمەنەکانی وا بخوازێت تەواو درامی بن یا با بڵێن زۆر تراژیدی بن بۆیە بینەر بە تایبەت لە وڵاتانی دنیا کاتێک کە ئێوارەیە گەچێ بۆ نمایشێکی شانۆی بڕیارە ئەم ئێوارەیە ئێوە چ جۆرە چێژێک لە شانۆ ببینێ ئێوە شانۆیەکی زیاتر ئینتەرتەینمنت پێ بچێ بۆ شانۆی ڕاگوزەری یا ئێوە فعلەن شانۆیەکی کلاسیکی دەقەکانیش کەسپیر و گوێتەوانە ببینێ بۆیە هەردووکی چێژی تایبەتی خۆی هەیە بە بڕای من کەواتە تۆ هەروە بزانم لە سەرەتاوە هەردووکیانە هەڵبژارد هەموو بینەر هەموو شانۆکار هەردووکیانە هەڵبژارد پێویستم هەڵبژارنەوە بکەم بەڵام یەکسەر خۆ هەڵبژار هەردووکی بەڕاستی هەردووکی چێژی تایبەتی خۆی هەیە دەستە خۆش بێت زۆر سپاس دەکەین کاکەڕۆخ کام ئێوارەیە میوانی کورسات مەگەزین بوویت ئێمە هیچ شتێکمان نەماجگە لە سپاسکردنی بەرزتان ئەگەر هەرچیەکت ما ئەتوانی ئاماژەی پێ بکەیت زۆر سپاس دەستی و خۆش بێ و سپاسانەکەم زۆر سپاس بۆ تۆش کاکەڕۆخ بە هیوای بەردەوامی و کاری زۆر جوانتر و باشتر دەست خۆش